بەڕێوەبەری باش دکتۆر دولەڤان محەممەد بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر لەگەڵمانە سەبارەت بە بەرەنگاربوونەوەی نەخۆشی ڤایرۆسی جگەر. دکتۆر بەخێر بێی، خۆشحاڵم کە لەگەڵمانی. لە هەرێمی کوردستان بۆچی ئامارەکان دڵخۆشکەر نین؟ بەڵێ زۆر سپاس. وەڵاهی ئێمە بە شێوەیەکی گشتی ینی ڤایرۆسی جگەر بە تایبەتی لە جۆری سی و بی ئەوانان کەوا یەکێک لە نەخۆشیە دەتوانین بڵێن قورسەکانن، ئەگەر چارەسەر وەرنەگرێ لەوانەیە بڵێن یەکێک لەو ڤایرۆسە کوشندانەیە. لەبەر ئەوە ئەمە ساڵانە یان دەتوانین بڵێن بە شێوەیەکی ڕۆژانە کە ساڵانە ئامارەکان جەنابەت ئاماژەت پێکرد سەروی 300,000 پشکنین دەکرێتن. ئەو ئامارەی کە لە بەردەستدایە پشکنینەکان بۆ چێ دەکرێت بۆ ئەو کەسانەیە هەر کەسێک کە نەشتەرگەری ئەنجام دەدا یاخود قەستەرەیەک دەکا یان هەر نەشتەرگەریەکی تر زووتر لە بۆی دڵنیابین کە هەلگەری ڤایرۆسەکە نیە، ئەوانەی کە خوێن دەبەخشن ئەوانە هەر هەمووی پشکنینیان بۆ دەکرێت. زیاتریش بۆ ئەوەیە ڕێگری بکرێت لە گواستنەوەی ئەم ڤایرۆسە. لەبەرچی دڵخۆشکەر نین، لەبەر ئەوەی ئێستاکە بەڕاستی تەماشا دەکەین لەو 300,000 ئێستا ئێمە لە 6 مانگی ئەو ساڵەکە تەماشا دەکەین سەروی 400 کە زیاتر دەستنیشان کراوە، کەواتە چی بەردەوام بوونی هەیە. بەشێکیان دەتوانی پێشگیری لێ بکرێتن بۆەوەی کەوا ڤاکسینەکەی لە بۆ دابین کرایە. بۆ نمونە ئەوانەی کە تازە لەدایک بوونە پێویستە لە 24 کاتژمێری یەکەم ڤاکسینەکە وەربگرن. ئێستا سەرتاسەری جیهان کە تەماشا دەکەی ئەوانەی تازە لەدایک دەبن 145 ئەو منداڵانەی کە لەدایک دەبن ڤاکسینەکە وەردەگرن، کەواتە بەشێکی زۆریان معڕەزن لە بۆەوەی بگوازرێتەوە بۆیان. خۆشبەختانە لە کوردستان دەتوانین بڵێن ڕێژەکە زیاترە ئەوانەی کە ڤاکسینەکە وەردەگرن، چونکە ئێمە بە شێوەیەکی ئیجباریە ئەو کەسێک کە منداڵانەی لە دایک دەبن ڤاکسینیان لە بۆ دابین کرایە دەتوانن وەری بگرن. سەرڕای ئەوەش ئێمە چەندین پێشگیریمان کردووە وەکو بەشی پاراستنی تەندروستی، بۆ نمونە ئەو کەسانەی کەوا چێشتخانەکانە یان کافەیەکانە یان هەر کارمەندێک کە لە شوێنێک کار دەکا پێویستی بە کارتی تەندروستی دەبێتن ئەوانەش پشکنینیان بۆ دەکەین. ئەگەر پشکنینەکەی بۆکرا ئەوە لە بۆ ئەوەی کە توش نەبووە لە بۆی دڵنیابیەوە خەڵکی تر توش ناکە، ئەوەی کە تووشیش بووە پێویستە چارەسەر بکرێتن یان زووتر ڤاکسینەکان وەربگرن. باشە دکتۆر، نیشانەکانی چین؟ چۆن کەسێک هەست بەوە بکە کە توش بوو ئەم ڤایرۆسەیە؟ هەموو کەسێک بۆی هەیە بێت لە ئەگەریەوەی کە گومانی لە خۆی هەیە بێت پشکنین بکات؟ خۆی دەتوانی ئەوەی کە گومان بکاتن پشکنین بکاتن، بەڵام گومان چۆن دەکرێتن؟ بۆ نمونە ئێستا ئێمە تەنانەت ئەو پزیشک و کارمەندانەی کەەوە لە نەخۆشخانەکان کار دەکەن ئەوانە بە تایبەتی ئەوانەی کە نەشتەرگەری دەکەن ئەوانە معڕەزن لە بۆەوەی توش ببن. چۆن؟ ئەگەر هاتوو ئەو کەسێک کە نەشتەرگەریەکەی بۆ دەکا هەلگری ئەو ڤایرۆسە بێتن، چونکە ئێمە لە قانونی پزیشکی ئەوە نییە ئەگەر هاتوو یەکێک هەلگری ڤایرۆس بێ نەشتەرگەریەکەی لۆ نەکەی. نەخێت، ئەویش پێویستە نەشتەرگەریەکەی بۆ بکرێتن، بەڵام پێویستی بە هەندێک ڕێکاری خۆپارێزی هەیە. بۆ نمونە لە زیاتی ئەوەی کەفەیەک لە دەست بک پێویستە 2 کەفە لە دەست بکەیان، کەفەی تایبەت هەیە بۆ ئەوەی بریندار نەبێ و لە ڕێک خوێنەوە نەگوازرێتەوە ئەو شتانە بکات. بۆیە ئێمە دەبی ئەوانە ڤاکسین وەربگرن هەتا توش نەبن. و ئێمەش چەندین ڕێکاری تری خۆپارێزیمان کردیە لە بۆ ئەو کەسانە بە تایبەتی ئەوانەی لە کاروباری پزیشکی کار دەکەن و هەروەها وەکو باسمان کرد ئەوانەی کە تەنانەت ئەوانەی کە ئیقامە دەکەن یا خود دێنە ناو کوردستان پێویستە پشکنینیان بۆ ئەنجام بدرێتن تاوەکو خەڵکی تر توش نەکەن و ڕێژەکە زیاتر نەبێت. سۆ باشە دکتۆر، کام جۆرن لە نەخۆشیەکە لە هەرێمی کوردستان؟ کام جۆریان ئەیوبی و سیدی ئەوانە کامیان زیاتر لە هەرێمی کوردستان کە پشکنیتان کردووە لە ئەنجامی پشکنیەکان دەرکەوتووە؟ ئێمە بە شێوەیەکی گشتی یعنی خۆی سەرتاسەری جیهان جەنابەت کە ئاماژەت پێکرد 5 جۆری هەیە، بەڵام 3 جۆریان زیاتر باوە، ئەوەی ئەی و بی و سی. ئەیەکە بە شێوەیەکی گشتی پێویستی بە چارەسەر نییە، بۆ ئێمە ترسێکی لەو جۆرەی نییە. ئێمە کە پشکنین دەکەین زیاتر پشکنینی ڤایرۆسی دەکەین بۆ نەخۆش، پشکنینەکانش خۆی لە 3 پشکنینی ڤایرۆسی دەگریتەوە، لەوانە لە زۆری جگەری بی و سی و هەروەها ئەوانەی ئەیدز با بڵێن ئەوانەی کە نەخۆشی نەقسی مەناعەیان هەیە بۆیان دەکرێتن. ئەگەر هاتوو لەو پشکنینانە دەرکەوت ئەو کاتە ئێمە پێویست بە چارەسەر دەبێتن و لەوێش ئێمە لە بەشی پاراستنی تەندروستی شوێنێکی تایبەتمان هەیە کە چارەسەری و ناویان دەنووسێتن و متابعە دەکرێتن. تەنانەت ئێستاکە ئێمە لە بەشی هەر سوزگەر لە نەخۆشخانەی ڕزگاری ئەلەوێت چارەسەرەکانیان وەردەگرن و بۆ ئەوەی ڕێژەی ڤایرۆسەکە دابەزێتن و چارەسەر بکرێن. واتە دکتۆر
سەرجەم ئەو دەرمان و پێداویستی پزیشکیانی بۆ هەر نەخۆشێک توشبوو بە ڤایرۆسەکە لە هەرێمی کوردستان بەردەستە لە هەولێر بەتایبەت؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە نەک تەنها چارەسەرەکان وەکو بە جەنابتم گوت ئێمە تەنهانەت بۆ پشکنینەکانیش ئەو پشکنینانەکە هەمووی دەکرێتن بۆ خوێن بەخشین بێ خوێن وەرگرتن بێتن نەشتەرگەری بێ ئەوانە هەموو پشکنینەکان دەکرێت سەرڕای ئەوەش چارەسەری پێویست دابین کراوە بۆ ئەو کەسانێکەوە دووساری ئەو نەخۆشیە دەبنیان هەڵگەری ڤایرۆسەکان ئەوە شوێنێکی تایبەت هەیە بۆ ئەوەی سەردان بکرێن و متابعەش دەکرێنەوە بزانین چارەسەرەکانیان چۆن بووە و هەروەها ڕێنمایی پێویستیشیان پێدەدرێت چووکە بۆی هەیە ئەوانە کەسی تر توش بکەن ئەوانەی کە خەڵکی هەرێمی کوردستانن ئەوانە ئێمە ناتوانین دیپۆرتیان بکەینەوە چارەسەرەکان وەردەگرن بەس خەڵکی دەرەوە ئەگەر هاتوو پۆزتیڤ بوو ئەوە دیپۆرت دەکرێنەوە پێویستە دەربچن لە هەرێمی کوردستان. باشە دکتۆر هیچ پرۆژێ پلانێک هەیە بۆ ئەوەی کە ئەم ئامارانە کەم بێتەوە هیچ کاریگەری هەیە بۆ کەمبوونەوەی و ئامارانە ڕژەی توشبوون لە هەرێمی کوردستان؟ ئێمە دەتوانین برین تا ڕادەیەکی باش لە هەرێمی کوردستان کۆنتترۆل کرا لەبەرچی چکە ئەوانە مەزدەری توشببوونی ئەم ڤایرۆسە چییە ئەو کەسانی کە لە دەرەوە دێن لە دەرەوە دێن یاخود ئەوانەی لە ناوەوەن کە هەلگەری ڤایرۆسەکان خەڵک توش بکەن ئێمە ئەوانەی دەرەوەمان کۆنتترۆل کردە بۆەوەی هەر کەسێک کەس دێتن لە هەرێمی کوردستان دەمێنێتەوە و کارتی نیشینگە دەردێنرێ پێویستە پشکنینی بۆ ئەنجام دەری کەواتە ئەوە ڕێگری لێکرا ئەوانی ترکە لە ناوخۆن ئەوانەش چارەسەر دەکرێن ئەگەر ڕێژەی ڤایرۆسەکەی زۆر کەم ببێتەوە احتیمالیی گواستنەوەی لە کەسێک لە بۆ کەسێکی تر زۆر کەم دەگاتن بۆیە پاڕادەیەکی باش دەتوانین برین کۆنتترۆل کراوە بەڵام یعنی کۆنتترۆلی یەکزارەکی تۆزێک لەوانەیە ئەستەم بێ ئەویش ئەو ڕۆژە دانراوە لە بۆ ڕۆژی جیهانی هەدەفەکەی لەوەیە هەموو هاوڵاتیان تێدا ئاشنا بن بە نەخۆشیەکە وریاتر بن و هەروەها خۆپارێزی زیاتر بکەن چارەسەری ئەم جۆرە ڤایرۆسانە زیاتر لە خۆپارێزیە توش نەبی و هەروەها وشارکردنەوەی خەڵکە لەو کەسانی کەوا توش بووینە چۆن مامەڵەیان لەگەڵ بکەن نەبێتە هۆکاری ئەوەی بگوازێتەوە لە بۆیەکە چیتر. بەڕێز دکتۆر دولۆڤان محەممەد بەڕێبەری گشتی تەندروستی هەولێر لە ستۆدیۆ لەگەڵ مامی سوپاس بەمەدەبین بەڕێستان دکتۆر بەخێر.